بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەرنامەی گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە هەوڵ دەدەین قسە لەسەر باسێکی گرنگ بکەین ئەویش پرۆسەی گۆڕانکاریە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی ژیانی و ژیاریە لە نێو کۆمەڵگادا و دەرەنجامەکانیشی حتمیەتێکی مێژوویە گۆڕانکاری لە هەموو ئاستێکتا ئەنجامێکی هەیە ئەو ئەنجامەش هەمیشە وەکو پێشی خۆی و دواتریش نابێت خدا لە قورئاندا دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم ئەم مەبدەئە قورئانیە کاریگەری لەسەر دڵ و دەرونی موسڵمان هەیە ئێمە واقعێکمانەیە لە ژیانی کۆمەڵگادا بە تایبەتی لە کۆمەڵگای کوردیدا پێویستمان بە پرۆسەی گۆڕانکاری هەیە گۆڕانکاریەک لە کۆمەڵی ئاستی جیاوازدا هەر لە ئاستی تاکەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی فێرکردنەوە تاوەکو ئاستی دەستە جەمعی و پێکاتە کۆمەڵایەتیەکان سیستەمی حکومڕانی ڕێخستنی کۆمەڵگا ناوەندە ئەکادیمی و زانستیەکان هەوڵ دەدەین ئێمە ئەم شەو قسە لەسەر ئەم باسە بکەین لەسەر زەمینەی گۆڕانکاری لە ئاستی جەماوەریدا بە میوانداری هەر یەک لە بەڕێزان دکتۆر حەسەن سابیر مامۆسای زانکۆ لەگەڵ دکتۆر ژیلوان عەبدوڵڵا هەڵەدنی مامۆسای زانکۆ و توێژەر بە خێراتتان دەکەم بۆ بەرنامەی گفتوگۆ. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت. دکتۆر ئەمەوێ دکتۆر حەسەن مەدخەلێک یاخود دەواازەی بەرنامەکە بەڕێزت بەوە دەست پێ بکەین وەکو توێژەرێک لە بواری زانستە ئیسلامیەکاندا پرۆسەی گۆڕانکاری یاخود گۆڕانکاری لە ئیسلامە یا وەکو یا لە مەبدەئی قورئانیە چییە گەیەنێ کە ئێمە بڕوامان بە شتێکە بێ ناوی گۆڕانکاری بێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وأصحابه أجمعين سپاس بۆ ئێوە و سپاس بۆ جەنابتان بۆ ئەم بەرنامەیە و بۆ ئەم فرسەتێک کە بەخشیتان بە ئێمە. طبعا گۆڕانکاری هۆکارێکە کە هەر لە دروستبوونی بەشەریەتەوە خوای گەورە خۆی لە قورئانی پیرۆزە بە سنت ناوی بردووە و گۆڕانکاری پێویستەوە هەموو کاتێکیش گۆڕانکاری هەبووە حتى خوای گەورە خۆی کە باسی خۆیە کافەرمێ كل يوم هو في شأن خۆی حتى خوای گەورە هەموو کات و ساتێک خوای گەورە لە یەک حاڵەتە نابێ حاڵەتەکانی ئەگۆڕێ لە ڕەحمەوە لە ڕزقەوە لە بەزەی هاتنەوە بۆیە داوا لە مرۆڤەکانی ژەکا و بە تایبەتی طبعا مسلمانان کە ئینسان ئەبێ هەوڵبا دایمەن پرۆسەی گۆڕانکاری لە بەرنامەیە بێ و لەناو دینەکەیە بێ و ئاەتێکی تایبەتی کە باسی سەحابە بەڕێزەکانەکە و کە پەیامی پێغەمبەرانە گۆڕانکاریە کە خوای گەورە ئەفەرمێ وەلتەکن منکم ئومەة يدعون إلى الخير يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويؤمنون بالله وأولئك هم المفلحون. يعني إنساني مسلمان أبي دائما گۆڕانکاری لە بەرنامەیە هەبێ گۆڕانکاری دینی بێ گۆڕانکاری دنیایی بێ گۆڕانکاری کار و کاسبەکەی بێ هەموو گۆڕانکاریەکان بە تایبەتی گۆڕانکاری لە خراپ و بۆ چاکن زۆر پێویستە. ئیسلام دایمەن بانگەشەی ئەوە ئەکا کە پێغەمبەران بۆ هاتن بۆی کە زەوی یعنی حاڵی وەزع زەوی بگۆڕن بۆی کەسەکان بگۆڕن لە حاڵەتی خراپ و بۆ حاڵەتی چاک بزانن چۆن بژین چی بکەن چی نەکەن چۆن هاتون چۆن دروست بوون ئەگە بەهۆی گۆڕانکاریەوە نەبێ ئەم مەفاهیم و تێگەشتانە بە هیچ جۆرە دروست نابێ و ئاینی پیرۆزی ئیسلامیکە لەو ئاینانێکە لە دەقەکانی قورئانیش و لە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمودە زۆرە کە هامان ئەدا ئێمە کەسانی بین دایمەن گۆڕانکاری بەسەر خۆمانە بێنی حاڵەتێکی تایبەتیمان نەبێت چەقبەستو نەبین. بەڵا سپاس دکتۆر ژیلوان دکتۆر حەسەن ڕوونکردنەوەی یاخود بە شێوەیەکی ورد باسی لە گۆڕانکاری کرد لە ڕوانگەی ئیسلام و یا لە دیدگای ئیسلامەوە کە چۆن گۆڕانکاری بێەوە بڕوابوونی ئەم ئاینە بە گۆڕانکاری بێگومان ئێمە کاتێک کە باسی گۆڕانکاریەکە نەبێ قۆناغەکانی مێژوو و زۆر جار لە بابەتی فەلسەفەی مێژووشە بەشێک لە فەیلسوفەکان خۆیان خەریک کردووە بەم بابەتانەوە ئەو گۆڕانکاریانە چۆنن لە مێژووە ڕوەدەنوە ئایا بۆ خۆی مرۆڤ سنتەرە پێویستە مرۆڤ ڕۆڵی هەبێ لە گۆڕانکاریەکانە بۆ گۆڕانکاری لە مێژووە یاخود ئەو گۆڕانکاریانە هەر پەیوەستە بەو گۆڕانکاریە دەرەکیانەی لە ڕوانگەی سروشت و کەون و یاخود دەبێ بۆ خۆت چاوەڕێ بکەیت مرۆڤ چ ڕۆڵێکیە لە ڕووی فەلسەفەی مێژووە لە ناو مێژووە بۆ دروستکردنی گۆڕانکاری؟
سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان سپاس بۆ جەنابت و بۆ کاکتۆریش طبعا ئێمە گەر سەیری قۆناغە جیاوازەکانی مێژووی مرۆڤایەتی بکەین هەر لە سەردەمە سەرەتاییەکانەوە تا ئێستا مێژووی مرۆڤایەتی بە چەندی قۆناغا تێپەڕیەوە معلومی جەنابتە کە سەرەتا قۆناغی سەرەتاییمانەیە کە خۆی لە قۆناغی بەردین و خۆی لە قۆناغە قۆڕینەکان و گرینەکانە بێنێت تاکو و قۆناغی کانزایی دوایەوە قۆناغی نووسین دادێ ئەمە بریتین لە قۆناغە گشتەکانی سەردەمی بڕی مرۆڤایەتی بەگشتی و هەروەها ئەتوانین بڵین یەکێک لە هۆکارەکانی گۆڕانکاریان یەکێک لە فاکتەرەکانی گۆڕانکاری لە ژیانی مرۆڤایەتیە بریتیوە لە ئینسانەکان خۆیان مرۆڤ خۆی هەر بە تەبیعەتی خۆی کە کاینێکی عاقڵ و دەرک بە شتەکانەکە و جیاوازی تری لەگەڵ ئاژەڵەکانی تر ئەوەیە کە بیرەکاتەوە کە فەهمی هەیە یعنی وەکو چۆن دیکار دەڵێ من بیرێکەمە واتە من هەم واتە ئینسانیش بدانجای بیرکردنەوەی تەوانە بیرکردنەوەش بە چەند قۆناغێکە تێپەڕێ هەر لە بیرکردنەوە سەرەتاییەکان لە دۆزینەوەی ئاگر و دواتر کرەسە کانزایەکان هەتا ئێستا کە سەردەمی ژیری دەستکردا ئەبینین مرۆڤ بە چەند قۆناغێکە تێپەڕیەوە ئەو قۆناغانە ئەوکو باسم کرد مرۆڤ تایە سنتەر بووە و هەروەها ئەتوانین بڵین لە مێژووە ئێمە جاری وایە لانی سەربازیڵین لانی خراپی هەیە بەڵام لانە سەربازیەکەش جاری وایە گۆڕانکاری دروست کردووە مرۆڤ کاتێک لە شوێنێکانی شتەجێ ئەبینێ سەرد و سامانی ئەم شوێنە بەشی ناکە لەبەر هەوڵی داگیرکردنی شوێنێک ترەدا اینجا بۆی ئەو شوێنە داگیر بکە بیر لەو ئاکاتەوە کەرەسێ پەیاکە کە بتوانێت بەسەر ئەو لایەنە ئازاڵێ بیرکردنەوە لە دروستکردنی کەرەسێ بەڵێ بەکانی ئامراز اینجا تەبەن تاکو بینە پێشەوە بە سەردەمەکانی دوای زاین و دروستکردنی ئیمپراتۆرێتەکانی دنیای کۆنوانە تەوان هەتاکو هاتووە گۆڕانکاری زیاتر بووە خێراتر بووە پێشکەوتوتر بووە بە تایبەتی ئەگەر ئێمە سەیری مێژووی ئەوروپا بکەین جارە لە مێژووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بچینە سەر مێژووی ئەوروپا لە مێژووی ئەوروپایە تەوان چەندین هۆکار هەبوون بۆی کە گۆڕانکاری لە ئەوروپا بێتە ئەو ئەوروپایی کە ئێستا مەسەڵەن لە ترۆپکی پێشکەوتنی تەکنۆلۆژیایە یەکی لەوانە مەسەڵەن دۆزینەوە زانستیەکان دۆزینەوەی زانستیەکان تاوان بە چەند قۆناغێک تێپەڕێەوە مەسەڵەن هەر لە کۆپەرنیکۆس و گالیلۆ هەتاکو و سەردەمی دۆزینەوەی تەلەفۆن و دواتە تەلەڤیزۆن و بە تەکنۆلۆژیای پێشکەوتوو و هەروەها شۆڕشی پیشسازی ئەتوانین بڵێن شۆڕشی پیشسازی یەکێک بە لەو هۆکارە گەورانەی کە ئەوروپای لە قۆناغی سەدەکانی ناوەڕاست لە قۆناغە تاریکان گواستەوە بۆ قۆناغی ڕێنیسانس و لە ڕێنیسانسەوە بەرەو ڕۆشنگەری بۆ چونکە شۆڕشی پیشسازی معلومی ئێوە بینەرانی بەڕێزەکەت پێویستی بە دووشتە یەکەم پێویستی بە کەرەسەی خاوە تەمەنەوە کەرەسەی خاوە لە ئەوروپاوانە نەبووە تەمەنەشوی هەوە لە جیهانی ڕۆژهەڵاتەوە یان لە جیهانی ئەفریقا هەبووە واروها ئەو کەرەسە خاوکە تۆیکی بە ئامڕازیان پێداویستی مرۆڤی لە دروستەکەی پێویستی بە بازارکردنە جارێکی تر واتە هەردوو هۆکارەکە هۆکاری بەرەو پێشتنی ئەم شۆڕشە بوون چون ئەم شۆڕشەش وەکو باسم کرد پێویستی بە میکانیزمی سەریعتر هەوە بۆی کە خێراتر هەر وڵاتێک لە ئەوروپا مەسەڵەن بۆنە بەریتانیا کاتێک هیندستانی داگیر کردووە تەبان پێویستی بۆ چەکی پێشکەوتو بێ دروستکە و هەروە لە چەکی پێشکەوتووە تەبان ئەنوا ئەشکال پێشکەوتنی بەخۆبێنە لە بواری زانستیە مەسەڵەن دواتر لە دوای سەردەمی سەدەکانی ناوەڕاست ئەو شۆڕشە ڕۆشنگەری کە تەبان چەندە فاکتەری هەیە باچە مەجارێنە باسی فاکتەرەکانی دروستبوونی شۆڕشی ڕۆشنگەری بکەین چی دۆزیەوە گۆڕانکاری کۆمەڵایەتی دروست کرد ئینسانی لە ژێردەستەیی و وەگەڵێ عبودیەت بۆ کەنیسە و شوێنکەوتنی کەنیسە و ئەو تەمانە و خوڕافاتانی کە کەنیسە دروستی کرد بەرەو چی بەرەو گوێگرتن لە زانست بەرەو گوێگرتن لە زانستخوازەکان لە زاناکان ئەمە ئەتوانین بڵێن گۆڕانکاری بەرەو پێشەوە بن لە ڕۆژهەڵاتیشە بەرمەبنای ئەو داگیرکاریانە و هەروەها بەرەرەکانی داگیرکاری و هەروەها دۆزینەوەی میکانیزمی بۆ بەرەنگاری ئەمەش تەبەن پێشکەوتنە ئەنی زۆرێک لە پێشکەوت واتە ئەتوانین بڵین هەم مرۆڤ سنتەرە لە گۆڕانکاریەکانە مرۆڤ بیرکردنەوەی مرۆڤ تێڕوانینی مرۆڤ هەمیش ئەو ئامڕازایی کە لە بەرزی مرۆڤان جارێکی زۆر باشە کەرەسەی گۆڕانکاری دروست دکتۆر جیلوان دکتۆر حەسەن کەواتە ئەکرێ بڵین گۆڕانکاری بۆ خۆی خودی گۆڕانکاری لە پێناوی خزمەتکردنی ئینسان هەیە طبعا ئاینی پیرۆزی ئیسلام خۆ هەر ئاینێک نییە تەنها بەس لایەنە عیبادەتەکەی مەبەست بێ ئاینی پیرۆزی ئیسلام هاتووە بۆی کە خزمەتی مرۆڤایەتی بکە هاتووە ئیسلاحی بینی مرۆڤەکان بکە هاتووە گۆڕانکاری لە ژیانیان بکە تاوان و گوناح و جەریمە ئەمانە نەهێڵێ هاتووە برایەتی بڵاو کاتۆ لە بینیانە هاتووە کە ئەم خەڵکە بێزارە دەرونیەن
نفسيا يا مثلا يعني حتى لبوالي كارو كاسبي جانيا هلاك ماندوه ام عينها توبوي كام قران كاري يعني دروس كابوي او انسان الدنيا اسوده به يعني بيامك قوري بيروزي پیغمبران و عین پیروزی اسلام و دین کاین تریش قران کاریه و قران کاری شان کرد پێویستە چۆن هەوڵ وایسا ئێماگە نمونە بێنینەوە نمونە زۆر بچینە ناو بابەتی تیۆری و عمقی مێژووە لەوانەیە بەشێکی زۆر ڕوبەرێکی زۆر لە کاتی بەرنامەکەمان بڕۆ بەڵام ئێستا پێویستە مرۆڤ بۆ خۆی چۆن هەوڵی گۆڕانکاری بە ئایا ئەبێ تەنها چاوەڕوان بکات گۆڕانکاری بۆ بکرێ یاخود دەبێت لە خۆیەوە دەست پێکات لە تاکەوە بۆ چەند کەسێک لە چەند کەسێکەوە بۆ کۆمەلگا لە کۆمەلگا بێ بەکارێکی دەستە جەمعی فراوە گۆڕانکاری پێویستە یەکەم شت ئەبێ ئینسانەکە لە خۆی دەست پێ بکە گۆڕانکارێکی چاک بەسەر خۆیان بێنێ بۆ خۆی دامەزراو بکە خۆی بە شێوەیەک تۆکمە بێ ئەنجام واجبە لە سێری کە گۆڕانکاری خەڵکیش بکە و هەموومان لەناو خۆمانە پێویستمان بەوەیە کە گۆڕانکاری لە یەکترا بکەین ئێمە فەرموویەکی پێغەمبەری خوا هەیە من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان يعني گۆڕانکاری هەر ئەبێ هەتا دوا هەناسەوتا دوا هەوڵ و ماندووبوون ئەبێ گۆڕانکاری بەردەوام بێ جا گۆڕانکارەکە ئەبێ لە کەسەکانە خۆیان و دەست پێ بکەن ئەنجام لە بەرامبەرەکانیان ئەنجام لە خەڵکەکە ئەنجام لە کەسانی تر بۆیە ئەگەر گۆڕانکاری لەناو دڵ و هەستی ئەو کەسەیە کە موسڵمانە یا باوەڕدارە تەنها نەبوو و تەنها دینەکەی حەسڵ کردبوو لە نوێژ و عیبادەت و ذکر و کۆمەڵەشت بەڵام کەسێکە لە ڕووی معاملەوە گۆڕانکاری بەسەرا نەهاتووە لە ڕووی مەجلیسا گۆڕانکاری بەسەرا نەهاتووە لە ڕووی گرنگیدان بە کێشەی خەڵک سوودی بۆ خەڵکە بێ ئەمانە هیچی تیانە خوا ئەم جۆرە کەسانی ناوێ کەسی وریایەوە کەسی زیرەکیوێ کەسی ئازایەوە کەسی کێوێ کە زۆر یعنی ببێتە نقطەیەکی خێر ببێتە کلیلێکی خێر بۆ خەڵک ئەوەندە هەست و توانای گۆڕانکاری لە ناخیا هەبێ ئەگەر نەبێت یعنی مفتاح للخير بێ نەک مغلاق للخير بێ یان کەواتە مرۆڤ کائینێکی بەرپرسە بەرامبەر بە گۆڕانکاری زۆر بەرپرسی یعنی ئەوە نییە ئینساندانی شێدەستەوەژنۆ چاوەڕوان کات و سیر بکات هەبێ ینی وەکو وەزیفەیەکی ژیانی و ژیاری وایە یعنی هیچ یەکێ لە بنەما سەرەکیەکانی عەقیدەی پیرۆزی ئیسلام وتانێ کە زانایان فەرموویانە لەسەر خوا واجب نییە ئینسانەکە بگۆڕێ یعنی هیچ واجب نییە ئەم ئینسانە بێ خۆی بگۆڕێ کە خۆی ئەمەی لە خۆیان دروست کردو ئەم گۆڕانکاری تیا بوو خوای گەورەش تەوفیقی ئەداتێ کە تەوفیقی دایە بە کەسێکی بەسوود و چاک ئەو کاتە باشترین کەس دەرەچێ بۆیە پێویستە بۆ بەتایبەتی بۆ ئێستا هەموو یەکێ لە ئێمە ئەبێ بیر لەو کاتەوە کە خۆی بگۆڕێ و بیریش کاتۆ بەرامبەرەکەی بگۆڕێ و یعنی هۆکار و سەبەبی گۆڕانکاریی باشی تا بێ بەتایبەتی بۆ ئەمڕۆ خەڵک زۆر پێویستی بە گۆڕانکاری هەیە بەڵێ سپاس دکتۆر ژیروان ئەوەی دکتۆر حەسەن باسی کردکەواتە ئێمە بەرپرسیارین بەرامبەر بەوە بێ گۆڕانکاری بکەین یعنی چۆن ئەبێ خۆمان دەست پێ بکەین ئەم گۆڕانکاریە تەجاوز پێ بکەین بۆ دەرەوەی خۆمان هەموو چاوەڕوانی ئەوە کرێ کە گۆڕانکاری ناکرێ حتا و تاوانە ئەکرێت هەمووی بەشی خۆی دەردەدڵ و نیگەرانی هەیە ئەچی بۆ لای هەرکەس بێتاقەتە بەڵام هیچ لە دۆخەکە ناگۆڕێ ئەگەر ئێمە ئێستا ئەم واقعی باشووری کوردستانی بڵێن هەرێمی کوردستان وە ژیان و گوزەرانی خەڵک باسکەین ئەبینین یعنی گۆڕانکاریەک نابینەوە خەڵک بەرە و ئیحباط و بەرە و جۆرەك لە ناومێدیە ڕوات پێویستە ئێمە چۆن بیر لەوە بکەینەوە لە خۆمانەوە دەست پێ بکەین گۆڕانکاری بکەین نەک هەمومان سەیری یەکتری بکەین و چاوەڕوانی دەرەوەی خۆمان بین بەڵێ دیارە کاکتۆر باسی کرد ئینسان ئەبێ جارێک گۆڕانکاری لە خۆ دەست پێ بکات لە بەرامبەرکەی دواتر بۆ کۆمەلگا بەڵام ئێمە ئەبێ یەک شتی مێژووی سێرگین مامۆستاران بێ ئێستامان بەرهەمی ڕابردووە ئێستا بەرهەمی مێژووە چۆن ئێستا ئەبێتە مێژوو بۆ ئایندا ئێمە گە سێری مێژووی کۆمەلگەی کوردی بکەین بەڕاستی ئەوروپا کۆمەلگەی ئەوروپی بە چەندی قۆناغی پێشکەوت ناڕۆیشتووە تاکەکان لەوێ دەورێکی کاریگەریان هەبووە ڕۆژئەمریکان دەورێکی کاریگەریان بووە هەر خۆت باشتر لە مێژوو شارەزایکە نووسینەکانی مۆنتیسکۆ و ڕۆسۆ و ئەوانە چ کاریگەریی هەیە و لەسەر شۆڕشی فەڕەنسی ئەو گۆڕانکاری گەورەی کە هەموو ئەوروپای گرتەوە یا مەسەرەن ئەو گۆڕانکاری لە رووسیا
کە چۆن مەکسەران لینین و ئان چەند دەوری ئاسە نخبەی و فەیلسوفەکان بەڵام وەکو ئاستە سادەکەش آخر سەری دەمی نخبەکەکە سادەکەش سەری دەمی سیاسەکانەکە چونکە دایمە وایە کۆمەلگا لە 1995 کۆمەلگا هەموو کۆمەڵاسەکان لەسەرەوە کۆنکە لە 1995 کۆمەلگا شوێنکەوتەیە لە 105 خەڵک ڕیادە و قیادەی ڕۆشنبیرە نخبەی سیاسی هەردوو لای نخبەی ئەشێ مەسەلەن خەڵکێکی سیاسی ڕۆشنبیرێکی سیاسی بێ کاتە بەڕێز یعنی بڵێ گۆڕانکاریە بێ سیاسیەکان یان نخبەی ڕۆشنبیر کۆمەلگا ئاڕاستەکان ئەبێ بەدڵنیای ئەبێ ڕۆشنبیرەکان ئەو دەورە ببنە چووکو باسم کە لە 1995 خەڵک سێری ڕۆشنبیرەکانەکە و سێری خەڵکە دیارەکانەکە بەڵام کاتێکە ئەبینێ خەڵکی مەسەن دیار بۆ نمونە خەڵکێکی ڕۆشنبیرە خۆی بە سیاسی زانە خۆی بە سەرکردا ئازانێ ئەبینێ و گۆڕانکاری لە خۆیان دروست ناکەم حەزەکان مەسەن لەو دۆخە چەق بۆ سوێیاوێ خەڵکە سێری ئەوکە بەڵام ئەگەر بێت و مەسەن ڕۆشنبیرەکان وەکو چۆن باسم برهان نمونێک زۆر زیندوو چۆن مۆنتیسکۆ و ڕۆسۆ ئەوانە تاک بوون چوو ڕۆشنبیری ناو کۆمەلگا بوون کۆمەلگا سێری ئەوانی کرد سێری نووسینەکانی ئەوانی کرد ئەگەر ئێمە سێری مەسەن رووسیا مەسەن ئەو شۆڕشێکە لە رووسیا خەڵک سێری لینی کرد ئەو رووسیا گەورەیە بە تێزەکانی لینین مەسەن شۆڕشی ئۆکتۆبەر من حەقی چاکی و خراپەکەم نییە ئەو دواتر مەسەن توانێت لێکدانەوە بکەی بەڵام یا مەسەن لە چواردۆری خۆمان کەسێکی وەک ئەتاتورک ئەبێتە قیادەی خەڵک قیادەی شۆڕشێکە دەوڵەتی دروستەکە ڕەزا شادی مەسەن ئێران مەسەن لە وڵاتانی عەرەبیە لەسەری نیشتیمانی عەرەبی بکەین مێژووی ئەو هەموو قیادە مەسەن سیاسی وانە هەروەسەی ڕۆشنبیرەکان کە جاری وایە بوو خۆشیانەوانە گۆڕانکاریان کە بەڵام دوجار خۆشیان بەرەو کەناری تیاچوون چۆن یعنی هەمیشە حەز ناکە ئەوەی کە جەنابەت باسیەکەی نخبەی ڕۆشنبیر یان نخبەی سیاسی سەرەتا کۆمەڵێ بەڵێن و موژدەی پێ بەڵام دوجار خۆشی تابی نەقاقەی لە گەندەڵی و لە فەسادی ئیداری و لە نائەخلاقی سیاسیەوە گلێت ئەمەش بۆ خۆی گرفتێک نییە کە کۆمەڵێ میتۆد و کۆمەڵێ پێدرا و شت بابەت نییە ئەماتیات نییە کە ئەمانە پێوەی پابند بن آخر دوولانێ شتەکە چۆن تۆین بیاڵێ خۆی مێژووی مرۆڤاتی معلومی جناب تەکایکە بە سێ خۆناغی مەسە مناڵی لاوی دواتر پیری ئەو باس دەوا کە ئەو نخبەی کە گەنجن و دەستیان گرتووە بەسەر دەسەڵاتە ئەگەر گۆڕانکاری لە خۆیان دروست نەکەن جاو بۆ نخبەکەش ڕاستە ئەگەر ئەو نخبەی هەر لەسەر ڕیتمە کۆنەکە بێ هەر بە عەقڵەتە شۆڕشگڕەکە بێ هەر بە عەقڵەتە کۆنەکە بێ سیستەم و حکم و دەسەڵاتی یاسەی خۆمان یعنی بە شۆڕش و ڕاپەڕین و بە قوربانیدان هاتن بەڵام ئێستا بۆ خۆیان خەڵکیشان کردو بە قوربانی بەڵێ بە دڵنیایی بۆ لەبەرەوەی مەسەلەن ئەمان گۆڕانکاریان دەکرد خەڵکە ئیتر وردەورە بێزارە بێ وردەورە لە پەرایەزی ئەم بێزاریە مەسەن خەڵکێکی ناڕازی دروزە بێ ڕاستە لەوە ئێستا مەسەن ئەگەر سێرکەی بڵێ خەڵک بێ هیوایە دانیشتۆک و چۆن لە سەرەتای بەرنامەکە باست کرد بەڵام لە هەمان کاتە ئەوێ بزانین کە دایمەن لە مێژووە مەسارە چاوەڕوان نەکراوەکان زۆرتر لە چاوەڕوان کراوەکان جاری وایە فتیلەی ناڕەزایەتێک لە مەسەن لە بێزاری گەنجێک کە عەربانەکەی خۆی سوتێنەوە چۆن لە تونس باڵێ مەسەن جاری وایە لە هاتنە سەرکە هاتە سەرجاریەک گەنجەوە شتێک دروست هەبێ زۆر جار بینانە شۆڕشە لەبەرەوە دەوری تاک گرنگە بۆ وێنیتەوە یعنی پاساوی بۆ وێنیتەوە لەوانەیە لێرەش یعنی دۆخەکە بەهۆی شتی دۆخەکە لەواشە زۆر بەڵۆ خراپتر بڕوا ئێمە گۆڕانکاری ببینین یاخود بە پێچەوانەوە ئێمە ئەگەر سێری مێژووی گەلی کوردکەین تۆزێک ڕاستی کۆمەڵگەی کوردی ئەگەر مەجالەوەی تۆزە جیاوازە چونکە ئێمە لە کۆمەڵگەیەکی سیستەمی تا ڕادێک ئەتوانین بڵێن داخراوی خێڵەچی ئاژین تا ئێساش ئێمە تا ئێساش هەندێک نۆرم و دابوونەرێتی کۆمەڵگەی دەربگاتیمان بەجێ نێهێشتووە ئەگەداری ئەو بین دووەمیش شۆڕش لە هەموو دنیاە کە شۆڕش ئەبێ شۆڕشی کۆمەڵاتیش لەگەڵا بێ شۆڕشی خوێنەواری و پەرۆدیش لەگەڵا بێ بەڵام بەداخۆ ئێمە گەستەی سەدەی ڕابردووکە زۆر نەچینە دواوە هەر لە سەردەمی شۆڕشەکانی شێخ مەحموود و تا ئێستا لە هەر چوار پارچە زیاتر شۆڕشەکانی ئێمە شۆڕشی پەرچەکرداری بوون شۆڕشێ بوون بەرەو زوڵمی دەسەڵاتێکی بیانی کاتێ مەسەلەن ئەو هێزە چەکدارە حیزبێکی مەسەحێن بۆتە حیزبێکی گەورە و شۆڕشی کردووە لە هەمان کاتە مەسەن گۆڕانکاری کۆمەڵاتی لەگەڵا نەبووە تەنها مەسەلەن حاڵەتێکی ئینفعالی و هەڵچوونیە بۆ لە دۆخێکی دیاری کرا بەرامبەر بە زوڵم و زۆر و شۆڤێنەتی ئەو دەسەڵاتە بۆ کە مەسەن کوردستانی دابەش و داگیر کردووە یەک شتێکمان بیر نەچێ ئەویش ئەوەیە هۆشیاری کۆمەڵگەش لە چیوە دروست دەبێ وەکو باسم کرد لە ناو نخبەوە دروست دەبێ ئەبێ نخبە گۆڕانکاری
ئاڕاستی گۆڕانکاریەکان بکە و خەڵک نایە هەموو خەڵک تێز بنووسێ هەموو خەڵک شت بنووسێ هەموو خەڵک بێ سەر جا شتی وا قەت من نخبە لە نێوان دوو کەوانە ئەو بۆچوونەی جەنابەتەکەم بە پرسیارێ بۆ دکتۆر حەسەن ئایا نخبەی سیاسی و ڕۆشنبیر ئەو کاریگەریان ئەبێ کە بتوانن ئاڕاستی کۆمەڵگاکەن بۆ گۆڕانکاری یاخود ئەمە تەنها بۆ بۆچوونی کەسێکی ئەکادیمی وەکو دکتۆر ژیلوانە کە ئێمە زۆر جار بە خەڵکەڵێن ئەو خەڵکە بۆ نوێ مستحقە بۆ بارودۆخی بەسەریاتەوە خۆی بێدەنگە خۆی قبوڵیەکە لە هەمان کاتشا ڕەخنە لە نخبەی سیاسی و هێزە ئۆپۆزیۆنەکان لە دەسەڵاتدارەکان ئەگیرێ کە ئەمانە بوون بە بەشێک لە مەینەتی بۆ خەڵک و ئەوانەش هەموو بۆ خۆیان پۆلینی جیاجیان هەیە کە هەریەکە و پێناسی خۆی تعریفەکە و دەرەکەوێت ئەمەوێ ئەوە بپرسم لە دکتۆریانی ئایا نخبەی سیاسی و نخبەی ڕۆشنبیر بۆ خۆیان ئەتوانن ببن بۆ داینەمۆیی کە جەماوەر جوڵی پێ بکەن طبعا هەموو کۆمەلگایە کە گۆڕانکاری تیا ڕوو ئەدا بەهۆی نخبەوەی بۆی کۆمەڵێکەوە گۆڕانکاریە دروست دەبێ جاری وایە ئەو کۆمەڵە لەوانەیە دوو کەس بن کەسێ بن سیان بن ئێستا بڵێن بۆ نمونە ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامە یعنی نەبیون یوسف مصری نەبوو چۆن مصر گۆڕانکاری مصر هێنا بۆیە نخبە زۆر دەوری هەیە نخبەی سیاسی نخبەی علمی سەمامۆستایانی ئاینی ئەوانەی کە بەرپرسی ئەم وڵاتن ئەگەر ئەوانە گۆڕانکاری بەسەر خۆیان نەبێنن گۆڕانکاری گەورە بەسەر کۆمەلگایە دێ بەڵام ئەگەر لەسەرەوە ئەم گۆڕانکاریە هیچ وجودێکی نەبێ و هیچ ئاسارێکی پێوە دیار نەبێ کۆمەلگا ئەمرێ وەکو ئێستا هەموو خەڵک چاوەڕی بەرپرسەکانی ئێمە و سیاسەکانی ئێمە و سەرکردەکان کە گۆڕانکاری بکەن بەسەر خۆیانە یعنی بە خۆیانە بچنەوە لە دوای ئەوە بەرپرسیارەتی بزانن جوابی خەڵک بنەوە تێکەڵاو بن ئەوەندە پشقایم نەبن بە خۆیان و ئەوەندە بە حتا بە ئەندامەکانیان پشقایم نەبن چکە بەڕاستی ڕێژەی ئەندامەکانی ئەوەنە زۆر نی باشە دکتۆر بۆ ناکرێ بە بڕوای تۆ بۆچی نخبە و وەزیفەی خۆی هەڵناسێت تەمان ئەمانە بۆیە ناکرێ لەبەرەوەی کە ئەم سیستەمی حکومڕانی لە وڵاتی ئێمەیە هەر لە ساڵی 90ەوە کە دروست بووە لەسەر ئەساسێکی ئاوا دروست نەبووە کە واز لە تەهمیشکردنی یەکتر و فەڕستکردنی ئێرادە و قووەتی ئەو کەسە خۆی ئێمە کێشەکەمانەی لە وڵاتی ئێمە لە دێر زەمانەوە شەڕە لە بینی دوو حیزب دوو کەسە دوو بنەماڵەیە دوو هێزە کە ئەمەوێ زاڵ بێ ئەوەیە زاڵ بێ ئەنجا ئەم زاڵبوونە هەر تەواو نەبوو ئەوە بوو یعنی پەنابرا بۆ هێزی تر بۆ وڵاتانی تر هەرمایەوە ئێستا زیاتر قوڵ بۆتەوە کێشەکان لەبەرەوەی کە یەک وتەنین یەک قسەنین و دوای ئەوە بەڕاستی هیچ گۆڕان هیچ بۆن و هەستێک و ینی هیچ دیاردەیەکی گۆڕانکاری نابینی لەسەرەوە بەڵام دوجار خەڵک باجەکەیە باجەکەیمان ناوە باجەکەیشی ئەدەن و زیاتر ئێمە لە قسەیەکەیە کە فەرمی ئەگەر دوو چین باش بوون خەڵک باشە بێ دوو چین بەڵام بڵێ حەدیث نییە بەڵام تقریبا معنای حەدیث ئەگرێتەوە دوو چین ئەگەر باش بوون ئەوە ئەو کۆمەلگایە باشە بێ یەکەمیان ئومەرا کە ئەمڕۆ پیانەوەتە سیاسی و سەرکردە ئەمیر و حاکم و وڵات و دووەمیشیان زاناکان تا ئایا زانای شەرعی بن زانای نەوەیی بن هەر زانایە بن ئەمانە ئەگەر چاک بوون و ئەمانە ئەگەر بەڕاستی گۆڕانکاریان مەسەڵ ئیسلاح بوون کۆمەلگەش طبعا زۆر ئیسلاح بێ بەزەکە تۆ بینی جا قسەیەکی عەرەب هەیە ینی مەسەلێکە بەڵێن بە جوڵفەکەی ماسیەوە کە ئەڵێ ماسی کەسەرەوەی بۆگەنی کرد خوارەوەش بۆگەنەکە چونکە ماسیەکە سەری بۆگەن بوویتە ناخورێ لەبەرەوە نخبە زۆر دەوری هەیە ئەتەوەتە خەڵک داوا لە خەڵکەکە لە ڕۆژنامە نووسان لە مامەسایانی ئاینی لە کەسانی ڕۆشنبیر گۆڕانکاری بکەن یعنی دەرکەون دیار بن زۆر جا قسەی ڕۆژنامە نووسێک ئەوەندە بەهێزە گۆڕانکاریەکە زۆر جا هەڵسوکەوتی کەسێکی مامەسای ئاینی یعنی زۆر کاریگەری بە گۆڕانکاریەکە زۆر جا تەسەڕوف و هێز و توانای کەسێکی سیاسی بەس بە تەسریحێک بە قسەیەک گۆڕانکاری ئەبێ کەواتەکرێ بڵێن ئێمە ئەو گۆڕانکاریە بۆیە ڕوونایە لەبەر ململانی ناوخۆی دەستشکانەوە و زۆران لە نێوان هێزەکان زۆر دەستشکانەوە دوای ئەوەش یعنی چاوسورکردنەوەش هەیە طبعا یعنی چاوسورکردنەوەش هەیە و لە دوای ئەوە بەڕاستی یعنی لای ئێمە خۆمان وەکوونەتەوە یەکگرتوونین وەکو کورد ئەنجا ئێمە وەکو مسلمان لە ناونەتەوەی کورد هەر یەکگرتوونین هەر ئێمە مسلمانان ئێمە ئیشمان چییە
ئێمە بێ کەسێکی مصلح بین. مصلح یعنی چی؟ یعنی نابێت تۆ هاوکاری خراپە بی، هاوکاری کەسی خراپ بی و دوایەوە هاندەری کەسی خراپ بی و هۆکاری تێکدانی کۆمەلگا و بەها کۆمەڵایەتەکان بی. ئێمە ئێستا لە ئاستی سەرەوە هەمانە ئیشی ئەوەی کۆمەلگا تێگەیە، لە ئاستی سەرەوە، لە ئاستی زانست و علم و زانانی ئاینیش، وە لە ئاستی سیاسیش، وە لە ئاستی خۆمان وەکو گەنج، وەکو مامەسایانی زانکۆ، وەکو ئەوانەی کە خۆیان بە قودوە پێشەوای مسلمانان نەزانن. ئێستا ئێمە مشکلەکەمانەیە باسی خێڵی کرێ و یعنی باسی ئەوەی کرد کە مێنتاڵێتی یا عقلیەتی خێڵ هەمیشە حزوری لە ماوەی 120 ساڵی ڕابردووە ڕۆڵی بۆ جاخۆ ئەگەر ئێمە سەیری پەیڕە و پرۆگرامی و هێزە سیاسیانەکەین پڕە لە خەونی جوان، پڕە لە دەقینی نووسوو، پڕە لە وێنەی جوان و تێکستی ڕازاوە کە دنیایەکی جوان دروستەکە بۆ کۆمەلگا. یعنی بۆچی ناتوانرێت تەجاوزی ئەمە بکرێت و لانی کەم هەر ڕازگۆ بن لەگەڵ پەیڕەوی ناوخۆی هێزە سیاسیەکان خۆیانەکە قەرارە کۆمەلگا بەرەو ئەم ئاڕاستیە بەرن. ئەوە کارەکەی زانین بۆ چێگەڕێتەوە. طبعاً یەکەم بۆەوەی کێمە دەستوورمان نیەوە هیچ یاسایش کاری پێ ناکرێت، لە ئاستی سەرەوە یاسە کاری پێ ناکرێت. مەسەڵەن من ببینم کەسێک کە بەرپرسی منە محاسبە کرا، لێپرسینەوەی لەکرا لەسەر سەرۆت و سامانەکەی، لەسەر کۆمەڵێشت کە بۆ کۆمەلگای ئێمە نابێ، کاتەمیش پەیوەندە بم. بەس من کە لەسەرەوە ئەیبینم ئەمە سەرۆکی حیزبەکەمە، ئەمە سەرۆکی وەگەلەکەمە، گوێ بە هیچ شتێک نایە و هەموو شتێ بۆ مەسموع بێ و هەموو شتێ بۆ ئەو بکرێ، تەبەنە کاتە منیش گوێ ناگرم. ئەنجا ئەو کاتە واجبی ئێمە خۆمان وەکو تاک، وەکو خەڵک، وەکو کەس هەر یەکەمان چاکوڕاستی خۆمان لە مودان جیا بکەینەوە و بەڕاستی ئیتر دەرز وەربگرین. واللهی ئەگە وەکو تاک، وەکو فەرد، وەکو ئینسان هەموو کەسێ لە حەنای خۆیەوە بە خۆیان نەچێتەوە قەدەم مەس ئەباش نابێت. مەبەستەوەیە ئەو مەبدأ قورآنیە فەرمێ إن الله لا يغير ما طبعا حتى يغيروا ما بأنفسهم ذلك بأن الله لم يكن يغير نعمة أنعمها على قوم حتى يغيروا ما بأنفسهم. يعني ما خۆمان نعمەتێکی چاکمانە و بەس گۆڕیمان، خوا ئەو نعمەتە ئەو ئەمن و ئاسایش و ڕزق و ڕۆزی جاران و ئەو سەروەت و سامانەی کە هەمان بوو ئێسێش ماوە، ئەوە لە خوایۆ نییە نەماوە، یعنی لە خوایۆ نییە، نەخێر بەهۆی کۆمەڵێکەوە نەماوە. ئەینا خوای گەورە نعمەتی خۆشی لە خۆ لێ ناسەنێتەوە، خۆمان لە خۆمان نەسەندوێتەوە. بچینە ناو بابەتی وعز و ئامۆژگاری بە بڕای بەڕێزی ئەگەر ئێمە ئابەم شێو بەم عەقڵیەتە ئاوا بەردەوامی ئەم نیعمەتەمان لێ سەنرێتەوە لێمان سەنراوەتەوە. زانی بۆ لێمان سەنراوەتەوە لەبەرەوەی ئێمە هەمومان بەشدارین تا ئێستاش لە کۆمەڵێشت. ئێمە هەمومان قسەی خراپەکەین، بەڵام لەگەڵ خراپەکاران. ئێمە هەمومان گوێ نەدەین بە بزانین گوێنە تانە ئەدەین ڕخنە ئەگرین، بەڵام خواخوامانە داوایەکمان بۆ بەلای بەرپرسێکەوە لای کەسێکەوە. ئێمە هەمومان ناڕازین لەسەر کردۆ حیزبەکانمان، بەڵام خواخوامانە پۆستێکمان بنێ. تۆ ئەم دوو شتیانە تەواو، ینی پێویستە کە هەموو فەردێک یەکیان لە خۆمەوەڵم ئیتر بیرکەینەوە چی باشە ئەوە بکەین، وەچی زەربەی لیان وازی لێبێنین، وەکێ ڕاستی نەکرد وازی لێبێنین، وەکێ بەڕاستی بە سوود و چاکە لەگەڵ یابین. بەڵێ دکتۆر ژیلوان، ئەوەی کە دکتۆر باسی کرد بۆچی نخبەکانی وەکو بەڕێزی شدوتە نخبەی ڕۆشنبیر و سیاسی لە کوردستانە کاریگەریان نەماوە، بۆچی ئەو کاریگەریە نییە؟ ئێستا ئێمە لەم بەرنامەیەوە بەڕێستان قسە ئەکەن بۆ جەماوەرێک لەوانەیە بە سەدان بە هەزاران کەس ئێوە ئەبینێت و قسەی بۆکە. یعنی بۆچی ئەم قسانە کاریگەری نییە؟ بۆچی خەڵک وەری ناگرێ، بۆ گوێ لە نخبەکان ناگیرێ؟ ئەی هۆکارەکەی چییە؟ دیارە ئەگەر سەیری دروستبوونی مێژووی هەرێمی کوردستان بکەین لە دوای ڕاپەڕینەوە، یعنی زۆر نەگەڕێنە دواتر بۆ شۆڕشەکان و بۆ ئەوە، ئێمە بینین گەشەپێدانی سیاسی لە کوردستان نەبوو. ئەوەی ماکەس بیپەر باسێکە گەشەپێدانی سیاسی ئەوەیە پلۆرەلیزمی سیاسی بێندی، یعنی فرەی سیاسی بێندی و ئەو فرەی سیاسەش وا بکە مەسەن بەشداری جەماوەر زیاتر بێ و دادگا سەربەخۆ بێ، میدیایەکی ڕەخنەگری جدید هەبێ و هەروەها مەسە ئازادی خۆپیشاندانی هەبێ و هەروەها کۆمەڵگەی مەدەنی. یعنی ئەمە ئەم پێنج شەش شتە کە ماکەس بیپەر باسی فاکتەرەکە بۆی کە نخبە دەور ببینێ، کامە نەبوو نخبە دەور نابینێ. ئەمە نەبوو بۆ یەکەم لە دوای ڕاپەڕینەوە ئێمە بینین تا 2 ساڵ بەرەی کوردستانی حکمی کوردستانی کرد، بەرەی کوردستانی لەبەری ئەوەی کەوا هەوڵی گەشەپێدانی ئەوەی کە هەیە بدە، بەعکسەوە کەوتە تاڵانکردنی هەرچی مەکایەنی یعنی ئینی اقتصادی وڵاتی هەمووی
مەسەڵەن خۆدەزانین لە بینی حیزبەکانە چی ڕوودا دواتر هێشتا خەڵک نەحەسابەوە هێشتا مۆری هەڵبژاردن بە پەنجەی خەڵکەوە و کاتێک مازانی شەڕی حیزبەکان دەست بێکرد لەسەر سوڵتە و دەسەڵات و لەسەر کۆمەڵە شت کاتوانین بڵین بەم ساڵەوە من زۆر جوالان بەم ساڵەوە 465 ساڵ لە کوردستان شەڕی ناوخۆیە میلەتێک 400 شەڕی ناوخۆ بکە زۆر زەحمەتە گۆڕانکاری زۆر چی سەڵیە بێ بەڕاستی ئەمە لە بنیادێکی کولتوری ئەمە چۆتە ناو نستی تاکەکانەوە شەڕی ناوخۆ چی دروست کردەوە مامەسارم یعنی شەڕی ناوخۆ ڕقەبەرایەتێکی مێژووی دوو درێژ دروست کردووە وای کردووە کە مەسەلەن تاشی کورد قەت هەز بە دڵنیایی نەکا هەر کاتێ بچووکترین کێشە ڕوو بدا لەوە بدرسی کە شەڕی ناوخۆ دروزە بێ ئەمە وای کردووە هەتا ئێستا شەڕی ناوخۆ مەسەلەن زۆر ئاساوارەکە هەرما و بەردەوامی شەبێ چ نەبڕاتەوە فاکتەرێکی ترکە گۆڕانکاری زۆر خاوە لەم هەرێمەیە ئەوش بریتێ لەوەی کە شوێن و پێگەی جۆپۆلیتیکی کوردستان وای کردووە لە ڕووی سیاسی و دابەش بووە بتوێنێتەوە پۆلیتیکەوە کوردستان لە دراوسەی نێارەکانی ئێمە دراوسەی کۆمەڵێ میلەت و گەلی ترین کە 100 ساڵامان چەوسێنەوە ئەم گەلانەی چواردەوریەمە حەز بە ئارامی و ئاسایش ناکەن دایمە هەوڵەدەن مەسەن کێشە دروستکەن جا لە ڕێگەی ناوەندەوە بێ لە ڕێگەی خەڵکی ترەوە بێ لە ڕێگەی جیاسیسەکانی خۆیانەوە بێ هەروەها لە ڕێگەی کڕینی خەڵکی ترەوە بێ ڕعایەتی ئەمە ئەکرێ بەڵێ ڕعایەتی ئەمە ئەکرێ هۆکارێکی تری ئەمە ئەوەیە کە ئێمە بەڕاستی بەداخەوە ئیسفادەمان لە هەلە مێژوەکان نەکردووە وەکو چۆن توێژەرانی پێش ئێمە کە باز لە پێشکەوتنی میلەتانەکەن باز دەوا کە هەر میلەتێ بێ گۆڕانکاری بکە هەر شۆڕشێ بێ مەسەلەن لە شۆڕشێکی بچوو کۆپسێ شۆڕشی گەورە لە هەرێمێکی بچوو بێ بە دەوڵەت لە نازام دەسەڵاتێکی بچوو بێ دەسەڵاتێکی گەورە ئەبێتەوە چی بکەی ئیسفادە لە هەلە مێژوەکان بکەی ئێمە هەلی مێژووی باشمان بۆ ڕەخسا لە ساڵی مەسەلەن لە سەردەمی شێ مەحموود لە سەردەمی کۆماری مەهاباد لە کاتی ڕێکەوتنی ئازارە لە کاتی 1990 تا 2003 ئەم هەلە مێژوێمان لە دەست چوو بۆ یەکەم وەکو باسم شەڕی ناوخۆ بوو دووەم وڵاتانی ئیقلیمی سێمیش ئەو عەقڵێتە خێڵەکیە دواکەوتووی کە لای تاچی کورد بەداخەوە تا ئێستا شەر ئابدەیتە بەڕاستی تۆ سەیری کە مەسەلەن ئێستا بچووکترین کێشە لە بینی دوو تاکی کۆمەڵێک یا کۆمەڵگەیەکی بچووک ئەبێتە شەڕێکی نێوان دوو بنەماڵە دوو بنەماڵەکە بێتە نێوان دوو هۆست دوو هۆست بێتە نێوان دوو حیزب ئەمە یعنی چی یعنی هێشتا ئەو کولتورە بەداخەوە نەبڕاتەوە یەکشتی تر زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە کۆمەڵگای کوردی چونکە ئێمە باگراوەندێکی شۆڕشی مەدەنیمان نییە باگراوەندێکی درودرێژی خوێنەواری و ڕۆشنبیریمان نییە و هەروەها لە مێژووی ئێمە سێرکەی خەڵکە خوێنەوارەکان دایمە لە پەرایزی کۆمەڵگەیا بوون هەر لە سەردەمی مەسەلەن میرنشینەکانەوە سەری شاعیرەکان کە دواتر وەرە سەردەمی دروستبووی ناسیۆنالیزم و دەوڵەتەکانی چواردۆرمان خەڵکە نوخبەکە دایمەن لە خوارەوە دەنگی نەگەشتۆ بەسەرەوە سەردەمی شێ مەحموود سێکە ها ڕۆشنبیرەکانی و جەمال عیرفان و جەمیل سایب و ئەوانە دایمە ئەوان لە پەرایزی کۆمەڵگا بوون و هەروەها چۆن تووشی کێشە بوون دواتر مەسەلەن لە سەردەمی شۆڕشەکانی کووردا دایمە خەڵکە خوێنەوارەکە دەستی ڕۆیشتۆ و خەڵکە عەسکەریەکە دەستی وەڵام خەڵکە خوێنەوارەکە زۆر ڕۆی پێنەدراوە لە دوای ساڵی 1990 تا ئێساش لە بری ئەوەی کە ئەم خەڵکە خوێنەوارە دەستی بگری بۆی کە زیاتر بیر بکاتەوە شتی باشتر بنووسێ و بە قسەی تێزەکان و بیرکردنەوەکانەکەی هاتن چیا کردووە مەسەلەن ئێمە بینین لە ساڵی 1990 تا 2003 لەو ئاچە سەدان کەسی خوێنەوار و ڕۆشنبیر و ئەوانەی کە شعبی بەرزیانە ڕوانە دەرەوە کردووە نەماتوانین ئیسفادە بکەین سیاسیەکان وای لێ هاتووە نەنە لە ڕووی سیاسیەوە کۆسب نین لە هەموو جیهانە نخبەی سیاسی حیزبی سیاسی ئیسفادە لە خەڵکی ڕۆشنبیر و ڕخنەگرەکە بەڵام بەدڵنیایی لێرە وای لێ هاتووە مەسەلەن ئەگەر ڕۆشنبیرێک ڕخنە بگرێ ستونێک بنووسێ یان بە تایبەتی لە بواری سیاسیە ڕخنێک ئاراستەی دەسەڵاتکە لێرە بە چایەکی گومانەوە سەرێکە خۆی بەعکسەوە جاری وایە ئەو ڕۆشنبیرانە ئەو نخبەیە لە مێژووی خۆمان ئەگەستەیەکی ئەم چەند ساڵی پێشوو لە ساڵی 1990 تا 95 بەڕاستی قۆناغێکی زۆری مەسەلەن ڕۆژنامەی ڕخنەگر و معارەزە هەبوو کە چەپەکان نوێنەراتیان کرد بە حەقەت بەڵام ئەزەی ساڵی 95 کە شەڕی ناوخۆ زۆر گەرمە بێتەوە هەموو چەپەکان ئەوانەی کە خۆیان بە ڕۆشنبیر و ئەوانەی کە قیادی خۆپیشاندانەکان کرد هەمیان دەرپەڕێنران لە 95 تا 98 کۆمەڵگەی کوردی لە معاناتێکی زۆر گەورە بوو لەژێر حەساری اقتصادی
عراقا بوو گەورابوو و خەڵک برسێتی بوو لای چاوەڕێی نانیەکرد دکتۆر هەموو تۆ سەریکە هەموو هیوای خەڵک چیا بچوو بووەوە لەوەی کە شەڕ نەبێتەوە و شەڕ هەم نەگیرێت و خەڵک نەکوژرێت لە ساڵی 98 بەدواوە هەموو هیوای خەڵک چی بوو مامەسارە هەمووی هیوای خەڵک لەوە بچوو بووە کە پەرلەمان یەکگرتوو بێ حکومەتی یەکگرتوو دروست کرێ ئەو هیوایەشەتە دی دوای لە 2003 تا 2000 مەسەر ئێستا هەموو هیوای خەڵک لە چیا کۆوەتەوە لە 2003 تا 2014 خەڵک هیوایەتی ئەو بوو کارەبا و ئاو چاک بێ جادەوبان چاک بێ ئیشە بێ ئەوانە کە چاک بوو بەداخەوە شەڕی داعش مەسەڵەن هێخەیە میلەتەی گرت و جارێکی تر ئەو هیوا مەدەنیەی کە نووسەرەکان و ڕۆشنبیرەکانی ئەمە هیوایان بۆ خواست و خەریب و هاتە دیها مەسەڵەن وردە خەڵک فێری خۆپیشاندانی مەدەنیە بوو ناڕەزاتی مەدەنی زۆر پەرەی گرت بوو و حیزبەکانی دەسەڵاتی هاتبوونە پای ئەوەی کە داخوازەکان جێبەجێ بکەن بەداخەوە شەڕی داعش ئەوەی وەستان قسەم تاکەم کە شەڕی داعش خەریب و بەرەکۆتایە اینجا بارە اقتصادەکە بەرەو لاری ڕۆی بەرەو خراپی ڕۆی باری دارایی خەڵک کارێکی کردووە مامەسارە باری دارایی خەڵک کارێکی کردووە خەڵک هەموو هیوا ئاواتەوە بە ئیشێکی دەستکەوێ نانێکی ڕۆژانی دەستکەوێ ینی زۆر بیکنەوەی لەوایەت قەتیز ماوە من باس لەوە ناکەم کاتەکەی ئەوە نییە کاتم زۆر بیر لەوە ناکەینەوە کە مەسەرەن ئەگەر ئێمە برسی بین بیر لەوە ناکەنەوە گۆڕانکاریتە دروستکەین بەڵام کاتێککە تۆ پێداویستە فسیۆلۆژیەکان وەکو چۆن ئەوەی کە فیلسوفەکان دایاناوە سێ گۆشەکە نەزەمزان ناویزانەکە بینە کە مەسەن تۆ کە پێداویستە فسیۆلۆژیەکان و ئابوووریەکان پڕ بووە هەوڵدی مەسەن گۆڕانکاری فکریش دروستکەین بەڵام بەداخەوە ئەم میلەتە ئەوەندەی نەکسە بەسەر هاتووە خەڵک تووشی بێهیوای ڕاستە دکتۆر بەڵام نەبێتە مەسەلەی ڕۆشنبیری ئەو بەڵام بۆ خۆی ئەو ڕۆشنبیرانش کە بەڕێزی باسیەکەی بە تایبەتی چەپەکان بۆ خۆیان بەشێک بوون بە بەش چوونە ناو چۆنەڵی هەنگوین و ڕۆنی دەسەڵات و بەشێکیان لەگەڵ هەندێک لە حیزبە سیاسیەکانە تێکەڵ بوون و بەرژەوەندیان هەبوو یعنی بۆ خۆیان ئەوانیش تەسلیم بوون چوونە ئەو بەرەوە بەرەی خەڵکیان بەجێهێش هەتاوەکو دەستیان لە هەنگوین و ڕۆنەکە گیر نەبوو بوو ڕەخنەیانەگرن نەقدیانەکرد بەڵام بۆ خۆیان دوجار چوونە ناو سیستەمەکە و بە پارەیەکی باش هەندێکیان کردران بەرەی خەڵکیان بەجێش بەڵام ئەوەی گرنگە بە تۆ بۆ چوونێکی ماکسوی بەرت باس کرد یەکێک لەوانە مەسلەی مەدەنیەت بوو ئێستا بۆ ئێمەکە باسی خۆپیشاندانەکانی دوێنی مامۆستایان کە ئەم ڕۆژانەی پێشووی مامۆستایان جاران خۆپیشاندانەکە لەوانەیە بڵێم جار وا هەبوو 4,500 مامۆستا بەشداری بووە بەڵام بینین وای لێ هاتووە خەڵکەکە زۆرە لە ناومێدی بۆ خۆی بۆ دروست بووە یعنی ئەوانەی کە کۆبوونەوەتەوە بە پەنجەی دەست ئەژمێردران ئەمەش بۆ خۆی کارەساتێکی تر نییە بە بڕای بەڕێز بەسەر ئەو خەڵکە هاتووە کۆمەڵگەیاتوە جیاوازە نخبە سیاسی ڕۆشنبیرەکە بۆ خۆی خەڵکەکەش تووشی جۆرە لە ناومێدی بووە با لە یەکەمەوە دەست پێ بکەم بەڵام بە کورتی با لای دوو هەر بە چەند ڕستێک یەکەم قسەکەی جەناب زۆر ڕاستە بەشێک لەوانە مەسەڵەن بوونە بەشێک لە گەندەڵی بۆن بوون هەگەوا بڕوا تەسنیفیکەین بەڵام بەشێکی تریان مەسەن کە ڕخنەی جودیان هەبووکانە مەسەن کۆڵیان دازانێک ناتوانن مەسەن بەسەر باردۆخە زاڵدن جا ئەوەی بێئومێدی خەڵک باگراوندێکی مێژووی هەیە مامۆستاجیان یعنی لە ساڵی 2006ەوە کە خۆپیشاندان لەم هەرێمایە زۆر پەرەی گرت و خەڵک هاتە سەر جادە و بەشێکی مەدەنێت داوای داخوازەکانی خۆیە کرد لە دوای مەسەلەن دروستبوونی ئۆپۆسیۆنێکی جدی بەڵام ساڵی 2009 دواتر تا 2013 ئۆپۆسیۆن هەبوو زۆر جدیش بوو لە کوردستان بەڵام بەداخەوە ئۆپۆسیۆنیش مەسەلەن بوو بەشێک لە دەسەڵات ئەمە خەڵکی بێهیوا کرد بە دەرەوەی کە کۆمەڵی خەڵکی زۆر یعنی لەسەر پشتی داخوازەکانی خەڵک سوای ناڕەزاتەکانی خەڵک بوونە پەرلەمانتار و وەزیر و ئەوانە یعنی وەگەڵی جەنابەت فەرمووت شتێکیان دەستکەوت وازیانە داخوازەکانی خوانە کە پێشتر خەباتیان بۆ کرد ئەمەش خەڵکی بێهیوا کرد یەک شتی تر ئەوەیە کە خەڵکی بێهیوا کردو ئەوەیە خەڵک ئێستا گەشتە قەنەعاتێک ئەڵێ هەرچی بچی سەرجادا هەرچەند ڕەخنە بگری هەرچەند نازام چی بکەی بەڵام ئەڵێ دەسەڵات نایەتە پای داخوازەکانمان ئەمە هۆکارێکی تری ئەوەیە خەڵکی ئێمە مامۆستا هەر بە سایکۆلۆژی خەڵکێکین ئەمانەوەی تر گۆڕانکاری لە پڕ دروست ببێ ئەمانە خەر هەموو شتێک چاک ببێ هەموو شتێک لە جێ خۆی دروست بێتەوە ئەمە بە مێژوو تێکدراوە بە قۆناغ تێکدراوە زەحمەتە مەسەلەن تۆ بە چەند ساڵێکی زۆر کەم چێ شوێنی خۆی باز لەوە ئەگەم کە حیزبەکانی ئۆپۆسیۆنیش مامەساران ئەو ڕخنێشیان لێ هەیە حیزبەکانی کە خۆشیان بە ئۆپۆسیۆن نەزانن بەداخەوە عین لە ئاستی داخوازی کادرەکانی خۆشیانی نەک چ جای دەماوە ئامەکەش ئەوەش هۆکارە بەڵام ڕاستە من ئەمەکەم بە پرسیارێ بۆ دکتۆر حەسەن ڕخنە لە هێزە ئۆپۆسیۆنەکانە گیری ئەگەر نەبێتە سەنگەربەندی لە نێوان ئۆپۆسیۆن و دەسەڵات یاخود جەماوەر ئەو سێ گۆشەیە هەرچێکیان
بەڵام ئەوانەشی کە ڕخنە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانەگرن زۆر جار ببوورە دکتۆر ینی مەبەستم بەڕێزی نیە بەڵام خەڵکێک بێ ئینسافی ئەکا هەندێک ئۆپۆزیسیۆنی مزەیەفەیە دیارە دروست کرا و ئیشیان پێێتی بۆ خاڵیکردنەوەی وزە ڕاستەقینەکەی هێزی ئۆپۆزیسیۆنی جەماوەرە یعنی ئەم پۆلێن بەنیە ناکەن هەندێک ئۆپۆزیسیۆنێک کە دەستی لەوە گیرە بێ لە قۆناغێکە بە عقلەتێکی پۆپۆلیستیانە مخاتەبەی جەماوەرەکە ژمارەیەکی زۆر کورسی هێنێ بەڵام دوجار ئەبینی ئەتوانێت گۆڕانکاریکە ئەتوانێت هەڵوێستی هەبێ لانی کەم بۆ خستنەکاری پەرلەمان بۆ نەچوونە پەرلەمان بۆ هاتنە دەرەوە لەسەر پرۆژە یاسایەک بەڵام ئەمە نایەت بە ڕۆڵەکەی خۆیەسێ هەمووی تێکەڵەکەن بە بڕای ئێوەش بە جۆرێ لە جۆرەکان ئەوانەی دکتۆر حەسەن ڕخنە لە ئۆپۆزیسیۆنەگرن بۆ خۆیان هەست ناکەی خۆشیان ناتوان ببنە بەدیلێ یاخود پرۆژەیەکیان پێنی و تەنها لە شوێنی خۆیانەوە ئەڵێن ئۆپۆزیسیۆن هیچی پێ ناکرێت ئێستا ئۆپۆزیسیۆن لە دنیا دوو جۆرە ئۆپۆزیسیۆنی مەدەنیە ئۆپۆزیسیۆنێکی سەربازیە یا هێزی عەسکەریە توانێت بەوانە گۆڕانکاری بکە تو ئۆپۆزیسیۆنی مەدەنیت هەیە خۆپشاندانە بەیاننامە دەرکردنە تێگەیاندنی ڕای گشتیە ئەمانەیە بە بڕای ئێوە ئۆپۆزیسیۆن یعنی چ بەدیلێکی تری هەبێ بۆی بتوانێت کە بەیاننامە دەرەکا بە خەڵکەڵێ بڕۆ بەشداری بکە لە خۆپشاندانە ناڕەزایی دەرەبڕێ میدیاکەی تەرخانەکە بۆ ئەوە کە لە خزمەتی خەڵکاوێت و لە بەرەی خەڵکاوێت بەدیلی چیتر هەیە ئۆپۆزیسیۆن بیکا بۆ ئەوەی بتوانێت نوێنەرایەتی خەڵک بکات دکتۆر بەڵێ ئێمە پێشتر باسی جەناب باسی نخبەت کرد وتن نخوە ئایا دەوری هەیە یان نەکۆڵ طبعا ئۆپۆزیسیۆنیش ئەگەر نخوەکەی نخوەیەکی باش بن و بە تایبەتی قیادەکانیان دایمەن لە پێشەوە بن گۆڕانکاری ئەبێ بەڵام کێشەکەی ئێمە ئێستا ئێمە کۆمەڵی حیزبمانەیە وەکو ئۆپۆزیسیۆن یعنی دیارن چونکە بەشیان لەنا حکومەتان نیە وەزارەتیان نییە و هاوکاری حکومەندین لە زۆر شتا بۆیە وەکو ئۆپۆزیسیۆن دیارن و حیزبەکانیش دییان سیان چوارێکن بە تایبەتی بڵێن دەڤەری سلێمانی بەڵام ئەم حیزبانە قیادەکانیان نەهاتە سەر جادە ڕۆژێ پێشەوای کەسەکانی خۆیان بکەن بۆی کە خەڵک بێ لەگەڵیانە و ئەو کاتە هێز و تینێک بابە ئەو خۆپیشاندانە لێ بن ئێستا بە تایبەتی بڵین بۆ جەنابتان ئێوە من گوێم لە کەناڵی پەیام بوو کە کۆمەڵ دادگەری ئیسلامی پشگیری خۆپیشاندانەکەەکە بەڵام چی لە کەسایەتەکان لێوە بوون کەسیان لێوە دەبوون گۆڕانی ئەلانی کردێمە وایە لەگەڵ خۆپیشاندەرانان وەنێ کیان لێوە بوو کەسیان لێوە نەبوو یەکگرتووی ئیسلامی دایمەن ئەندام پەرلەمانەکانە نەبینێ قسە بە حکومەت دەکەن و باسی گەندەڵەکەن بەڵام کەشتێکی وا بوو کوا سەرکردەکانە کوا مەکتەب سیاسەکانە بۆی هەر خەڵکە فەقیرەکە لە سەرجادەیە دکتۆر جەناب لەناو توێژێکی دیاریکراوی مامۆسای زانکۆی ئێمەش لەوێ نەبوو داکۆکی بکەین لە داکۆکی بکەین لە کۆمەڵ و یەکگرتو بڵێن ئەمانە ئۆپۆزیسیۆن یاخود هەر هێزێکی تری لە دەرەوەی ئەمانە بەڵام دوجار ئێستا بۆ نەڵە خۆپیشاندانی مامۆستایانە منێکی مامۆستا سەر بە هێزێکی سیاسی وەکو کۆمەڵم یا جەنابەت سەر بە هێزێکی سیاسی وەکو بڵێن یەکگرتو یا هێزێکی تری هەر هێزێک ببێت ئەڕووی بەشداری ئەەکەی دوجار توێژەکەی ئەو حیزبە سیاسیە کە هاانی یاخود مامۆساکانی ئەچناو خۆپیشاندانەکە و زۆر جار پەرلەمانتارەکانیشی بەشداری ئەەکەن زۆر یاعی بە بڕوای تۆ ئەوە ئەبێتە پێوە سەرکردەیە مەکتەب سیاسیە کە نێتە ناو خەڵکەکەی ترە هێزە بێ هەڵوێسە لە کاتێکە لە ئاسی ئەنجومەنی باڵاکە یا مەکتەبی سیاسەکە بەیاننامە دەرەکا و بەڕوونی جەماوەرەکەم بەڵام هیچی بەقەد وجود و بوونی و دەرکەوتنی لەو شوێنیان گرنگ پێش ئێستا باسی نخبەی سیاسی کرا باسی دکتۆر باسی کاریگەری نخبەی سیاسی کرد تۆ نخبەی سیاسی مخاتەبەت کە بڵێ بڕۆ بەشداری بکە خەڵک بچێ یاخود وەک پێویست کە خەڵکێک خۆی ناچێت لە ئاستی خۆیان بە بڕوای ئێوە هاوکێشەکە پێچەوانە نابێتەوە زۆر جار خەڵکیش بۆ خۆی خەمساردە بە من و تۆشەوە بەڕێزی فەرموود منیش بەشداریم مامۆسای زانکۆی ئێمە بۆ خۆشمان کەمتر ئاخر زای بۆ نەمان کرد ئێمە خۆپیشاندانیش بەڕاستی ئێستا ئێمە لە ئیسلام لە ئاینی پیرۆزی ئیسلامە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی سێ کەس بن بە ئەمیرێکیان هەبێ إذا خرج ثلاثة إلى السفر فليؤمروا أحدهم يعني بۆ سێ کەس ئەمیرە پێویستە ئەی چ جای بۆ حاڵەتێکی ئاوا کە تۆ بە هەزاران کەس زیێت ئێمە قیادەمان نییە پێشەوایەتی یعنی خۆپیشاندان و ئەو خەڵکە بکە بۆی کە یعنی خۆپیشاندانی مەدەنی یا بتوانێت کاریگەری دروستکە خەڵکێکە خۆی چێ لەسەر جادە و حکوومەتی ژەزانێت کەسایەتی زۆر بەهێز نایە لەگەڵیانە و وەکو قیادە وەکو سەرۆکی حیزب وەکو کەسانێکی دیار بەسەر دوو فەرماندەیان لەگەڵا وایە وەڵا دوو فەرماندەیان لەگەڵا وایە دەمێکی هاتوون جوامیان نابوون بەڵام خوا فەرمان دەکەن بۆ نایەن دوو مامۆسای ئاینیان لەگەڵا وایە
مامۆسای ئاینی بۆچی قسە ناکە مامۆسای ئاین تو هەموو جمعەیەک لە پەرلەمان گەورەتر لە بەردەستایە ئەو مزگەوتە لە قاعی پەرلەمان مهمترە بکات دوو مامۆسا چوو دوو مامۆسای زانکۆ چوو خەڵکە فەقیرەکە چوو لەبەرەوە دەوری نابێ بەڵام ئەگەر لە ئاستی سەرەوە بچی لە ئاستی سەرەوە هەموو جارێ قیادە زۆر پێویستە کەسایەتی زۆر پێویستە ئێستا کەسانێکەن کە من نامێ لێران ناویان بەرم یەک دوو بەیان نامیان دەکرد توزە ناڕەزایان دەکرد ئەگەر بێت و بیکەنە کردار زۆر دەورێ بێ زۆر دەورێ بێ بەڵام ئێمە خۆمان ئەوانە ناکەین بەڵام بەڕای تۆ دکتۆر لە ڕابردووە چەندین خۆپشاندانماندی مەکتەب سیاسی و سەرکردایەتی تیا بوو پەرلەمانتارەکان لە پێشەوە بوون مامۆسایانی ئاینی بە ئەمامەی سپیەوە پێشەوایەتی خەڵکیان کرد ئایا ئەمانە کاریگەریان هەبوو لەوانەیە ناڵێم هەمویان وێنەکە بە شێوەیەکی گشتی بەڵام لە هەندێک قۆناغا مامۆساکان یاخود ئەو نخبە ئاین و سیاسیە بەشداریان تیا کرد بەڵام ئایا بۆ خۆی دەراویشتێکی پۆزیتیڤیە بوو ئاسا ئێمە من گوێم لە کەسێک بوو مەزم کەسەکەش زۆر ئەوە نەبوو بڵێن کەسێکی ئیسلامی بوو یا قسەیەکی جوانێکی وتی سێچین هەیە ناو کۆمەڵگا تا ئەم سێچینە هەڵوێستیان نەبێ هیچ گۆڕانکارێک نابێ هیچ نابێ تارە هەموو خەڵک بێ سەجادە یەکەم مامۆسایانی ئاینی دووەم حاکمەکان سێم پێشمەرگە هیچیان هیچ کێ دەوریانێ کێ دەوری هەیە مامۆسایەکی زانکۆ پێ دوایە و سێ چینە ئێستا کاتێتی بێنە سەرجادە ئەم بێ قسە بکەن ئێمە ناڵین شەڕکەن ناڵین چکەن بەڵام هەڵوێستیان نەبێ هیچ نەبێ مامۆسایانی ئاینی بڵێن کاکە بۆ موچە و پارەی ئەو خەڵکەنان بۆچی ئەچی فتووە ئەدەی لە هەولێر لەسەر کۆمەڵی مەسائلی بەسیط کە حەت هیچی فتوان نییە هیچی فتوان نییە باشە دەستگای زانایانی ئاینی مؤسسەیەکەی لێ و لێرش هەیە بۆ ناڵێن کاکە وەڵای تاوانبارە بن بۆ موچێ و خەڵکەنان خۆ بەمە ئەکوژرێن بەمە دەرەکرێن بۆ نایڵێن باش لەبەرەوە هیچ شتێکیان نییە مامۆستا ئەگەر بە کورتی دوا قسەی خۆت کەی من ماوەی بەر وەڵڵاهی دوا قسەی منەوەی هەمووی کێ لە ئێمە پێویستەکان بە خۆیان بچێتەوە کامی سوود و باش و کەڵکی هەیە بۆ خۆی ئەوە بکە واز لە کۆمەڵێ شیعاری درۆ و کەسانی درۆ و کۆمەڵە وەکو ئەحزابی درێژ واز بێنن کاکە دانیشە بۆ خۆت بژی چاکەیەکی پێکرا بیکە گۆڕانکانێکی پێکرا بیکرا هیچ نێبێ پاڵپژمە بە بەڵێ سوپاس دکتۆر ژیروان دوا قسەی خۆت بکەین ماوەی بەرنامەکەم تەواو بووە من پێم وایە گۆڕانکاری لەم ناوچە ئاڵۆزە سیاسیە زۆر زەحمەتە لەبەرەوەی هۆکاری وەکو باسم کرد هۆکاری مێژووی خۆی هەیە هۆکاری سیاسی خۆی هۆکاری اقتصادی خۆی هۆکاری ئیقلیمیشی هەیە هۆکاری نێودەوڵەتیش هەیە ئەم زەحمەتێ تر دەستەوەژنەوە دانیشین خەڵک نەکدانیشتن مەسم گۆڕانکاریە نەکدانیشتنی خەڵک گۆڕانکاری ئەگەر سەریکە گەر ئەم چینە ئێستاش لە ژیانایە ئەم مۆزەفەی ئێستا لە ژیانایە ئەم مامۆسانی ئێستا لە ژیانە هین نەکەن خۆپشاندان نەکەن گۆڕانکاری هەدوو زەبێت چون مێژوو لەسەر ئێمە ڕاناوەستێ مێژوو لەسەر ئەم چینە ڕاناوەستێ ئەم چینانەکەیان باسمان کرد مێژوو ئەڕوا مێژوو ئەجوڵێ بە شێوەیەکی حەلەزوانی بەڕۆپێشەوە ئەچێ بەڵام مەبەستمەوەی لەم زوروفەی ئێستاە بەهۆی ئەوەی کە ئێمە کولتورێکی درودرێژی خۆپشاندان و گۆڕانکاریمانە لە ڕێگەی مەسایل مەدەنیەکانەوە ئەمە هۆکارێکی تری ئەوەیە ئەم هەرێمە دابەش بۆ بەڕاستی دابەش وسە دوو زۆن دوو دەسەڵاتی جیاوازە دابەش وسە دوو کولتوری جیاوازە و هەروەها وڵاتانی ئیقلیمیش دەوریان هەیە و بەدەرەوەش وڵاتانی ئەوروپاش یەکێتی ئەوروپاش ئەمریکاوانش کە باز لە گۆڕانکاری و مەسایل هەنێشتەکەن بەڕاستی ئەوانیش زۆر جددینی لەسەرە بۆ چونکە یەکەم چاوەڕێی بەدیلەکەن دووەم چاوەڕێی مەسەران کەسێکن کە بێ ئەم جێگەی مەسەران دەساتە بگرێتەوە و ئاشتی و ئارامی بپارێزێ من پێشم وایە خەڵک کۆمەڵە وەسایلی مەدەنی گرتە بەر ئایندەی دۆخەکە بەرەو کوێچێ بە کورتی لە ئێستایەکو خۆی منێتەوە لە ئێستاە بەڵام نازانین سبێنە چێ چون خۆزانی ئەوە دایمان گوزەرانی خەڵک خراپە لەمە خراپتریش بێجارە هیچ ناوێت تا چەند ساڵێکی تریش لەبەرەوەی بۆ چونکە حسابکە یەک لەسەر 5 خەڵک موچەخۆرە ناڵی ملیۆنێک ئەوەندا لەو ملیۆندا هەر 6 ملیۆنی 6 ملیۆن ئێمە ملیۆنێک مشەخۆر هەیە لەو ملیۆنەش حسابکە 200,000 لەو 250,000 ناڕازی بێگە زۆر کاتە ناڕازایی ئەمە یەک دووش ناڕازیەکان پەرتوبڵاون مامەسا ناڕازایەتی هەرێمی کوردستان ناڕازایەتی خەڵکی هەرێمی کوردستان ناڕازایەتیشی یەکگرتووی جەماوەری نییە ئەوەی کە زۆر باسی کرد نە قیادەی هەیە نە کەسێکی کاریزمایەتیایە نە کەسە نەچینە کاریگەرەکانیتیایە ئەوەی کە هەیە کۆمەڵە خەڵکی مەسەرەن مامۆستا و فەرمانبەر و ئەنە کە ئیشێکی باشەکەن لەسەر سەرجادە بە شێوەیەکی مەدەنی تعبیر لە داخوازەکانی هەموو جەماعەکە بەڵام بەسم لە دۆخی ئێستایە پێم وایە دۆخی ئێستا دۆخی پەرشوبڵاوی ناڕازایەتەکان هیچ نابێ بەم دۆخە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر جیروان عەبدوڵڵا هەڵەدنی مامۆستای زانکۆ سپاس بۆ دکتۆر حەسەن سپاس بۆ جەناب شتان بۆ ئامادەبوون بە ئومێدی ئەوەی بەرنامەکە پەیامەکانی خۆی گەیاندوو بینەران و ماندوو